بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان ئەم شەو لە بەرنامەیە بڕۆ قسە لەسەر چەند پرسێک دەکەین لەوانە قسەکانی مەسعود بارزانی سەرۆکی پارتی دموکراتی کوردستان کە ئەمڕۆ لە هەولێر لە وتارێدا کۆمەڵک هەڕەشەی لە بەغداد کرد. ئێمە قسە لەسەر هۆکاری ئەو قسانە و ئایا ئێستا پارتی هیچ کارتێکی بەدەستەوەیە بەرامبەر بە بەغداد و داهاتووی پەیوەندیەکانی هەرێم و بەغداد چی بەسەردێ وایە کێشەی موچە لەگەڵ بەغداد چارەسەر دەکری یاخود لە ناو خۆشدا نەوتزین و موچەتزین بەردەوام دەبێت. هەروە باز لە هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی عێراق هەروە پەیوەست بە پرسی کوردیش باز لەو پرۆسەی ئاشتیش دەکەین کە ئێستا لە بینی تورکیا و پاکەکە هاتۆتە ئاراوە. ئەم پرسانە لەگەڵ بەڕێز دکتۆر کامەران بابانزادە سەرۆکی ڕێکخراوی بوار بۆ چالاکی ڕووناکبیری قسەی لەسەر دەکەین کە بەڕێزیان لە شاری ڕانیەوە لەگەڵمانە. کاکتۆر سوپاسیامە دەبوون دەکەین ئەگەر سەرەتا لە پرسە ناخۆیەکانی هەرێمەوە دەست پێ بکەین بەتایبەت وتارەکەی سەرۆکی پارتی کە ئەمڕۆ لە هەولێر وتارێکیدا زۆرێک لە هەڕەشەی تێدا بوو بۆ بەغداد و لە سەرپرسی موچە قسەی کرد. خوێنەوەی بەڕێزت بۆ قسەکانی و چۆ کارێک دەبینی کە لەم کاتەدا گوتاری پارتی بەرامبەر بەغداد جۆرێک لە توندی پێوە دیارە. سڵاو لە ئێوە و سڵاو لە بیسەرانی ئەم پرۆگرامە. بەتەکید ئەوەی کە ئەمڕۆکە با لە دەرەوەی ئەم با بڵێن لە دەرەوەی ئەم تەوەرەیە قسە بکەین. ئێمە لە ساڵی 1992ەوە محکومین بە دوو زۆن و محکومین بە تەوازونێکی دوو ئیمارەت و محکومین بە دوو شێواز لە حکومڕانی. دانەیەکیان لە هەولێر و لە بادینانەوە سەرچاوی گرتووە و دانەیەکیان لە سلێمانی و شارەزورەوە سەرچاوی گرتووە. ئەمە بە قۆناغی جیاواز تێپەڕیون تا گەیونەتە ئێستا. یعنی ئەمە ئەگەر تۆ حساب بکەی ئێمە بازێتر لە 36 ساڵە 37 ساڵە بەم شێوازە دەڕۆین. لە ساڵی 1996 ئەگەر بینیمان یەکێتی لە زۆنەکەی خۆی و ئەم هەڕەشەی دەکرد هەولێری بەدەستەوە بوو بەنیازی ئەوە بوو تەجاوز بکە بۆ بادینان و بیکە بە یەک زۆن و بیکە بە یەک ئیمارەت. بەڵام لەوەدا سەرکەوتوو نەبوو، سیوێکی ئاوی بەسەردا هات. واتە ئەمە معادلەیەکی ئیقلیمی و نێودەوڵەتی بوو. لە دوای ئەوە دەبینین پارتی دموکراتی کوردستان لە هەوڵی تێپەڕاندنی ئەمە دەدا کە بتوانێت ئیمارەتەکەی زاڵکە بەسەر ئیمارەتەکەی بەرامبەری. ئێمە قەنەعەتمان بەوە نییە کە باسی یەک حکومەتی و یەک پەرلەمانی و یەک زۆنی دەکەن. لە ناخەوە قەنەعەتم بەوە نییە کە هەرێمی کوردستان لە سای ئەم دوو دەسەڵاتیدا دەبێت بە یەک زۆن دەبێت بە یەک دەسەڵاتی حکومەت و مەنزومەی فەرمانڕەوایەتی. هێندەی دەبێتە باڵادەستی ئەم لایەنە بەسەر لایەنەکەی تر وەکو چۆن لە ساڵی 1996 قەنەعەتمان وابوو ئەم هێرشانەی یەکێتی بۆ باڵادەستبوونی یەکێتی بەسەر هەموو کوردستاندا، نەک دروستکردنی حکومەتێک و فەرمانڕەوایەتیەک کە تێیدا ئاڵوگۆڕی ئاشتیانی دەسەڵات و حکومڕانە تەندروست بەرقەرار بێ. و ئەم هەڕەشانەش کە ئێستا دەکرێت و باڵادەستی و خەونی پارتی دموکراتی کوردستان ئەمە بۆ یەک حکومەتی نییە، بۆ باڵادەستی و ئیمارەتەیە کە ئەم قیادەی دەکات بەسەر هەموو کوردستاندا. حەکیم پێم خۆش شتێک بەبیر خوێنەران بێنمەوە بەڵەوانە یەکەمتر ئاماژەم بۆ کرد بێ. لە پێش ئیسلام ئەمارەتی حەسنەی و عەنازی هەبووە لە شارەزور و سلێمانی و ڕۆژهەڵاتی ئێستای ئەم ناوچەی کە پێی دەوتری هەرێمی کوردستان و ئەمارەتی هەزبانی هەبووە لە هەولێر و ڕەوەندز و ئەم ناوچانە. لە دوای ئەوە میرنشینی بابان هەبووە لە ناوچەی شارەزور و سلێمانی و میرنشینی سۆران هەبووە لە ڕۆژهەڵات. دەسەڵاتی شێخ مەحموودی لە کۆیەوە بەرەو هەولێر نەهات. یعنی بە دیوێک لە دیوەکان کە دەگەڕێنەوە بۆ ئەزمۆنی حکومڕانی بەداخەوە کە دووبارە دەڵێن بەداخەوە ئێمە ڕیشێکی مێژوویمان هەیە. یعنی هیچ دەسەڵاتێک لە بادینانەوە لە هەولێرەوە نەگەیەوە بە سۆران و هیچ دەسەڵاتێکیش لە سۆرانەوە نەگەیشتووە لە سلێمانیەوە نەگەیشتووە بە ناوچەی سۆرانیان. هەست دەکەم دەڵێن ئێمە لە تاریخیان محکومین بۆ ئەمە. ئەم چوارچێوەی کە ئێستا هەیە لە کوردستاندا دوو زۆنە هەر لایەنێکیان تەجاوزی بکەن لە سایە ئەم دوو لایەنە بەم کارتانەی بەدەستیانەوەیە واتە قۆڵکردنەوەی ئیمارەتی پشتا و پشتی میراتگیری ئەم لایەنەیە بەسەر لایەنەکەی تردا. ئەجینا نەیەک حکومەتیە و نەیەک فەرمانڕەوایەتیە و نەیەک سیستەمی دموکراتیە. یعنی زاڵبوونی تەرەفێکە بە ستایلەکەی خۆی بەسەر تەرەفەکەی تردا. ئەوەکەی تریش بە هەمان شێوە کە ئەمە کارێکی زۆر خراپە. ئەم دوو دەسەڵاتە لە تەمەنی خۆیاندا یان 50 بە پێ ڕێکەوتن کوردستانیان دابەش کردووە کە معاناتی زۆری بینیەوە میلەتی کورد لە سای ئەم شێوە دابەشکاریە. یان لایەنێکیان دەوێت هەڕەشە بکە و هەیمەنە بکە بەسەر لایەنەکەی تردا. پێم وایە ئەمە ئاکامەکەی ئەگەر خراپتر نەبێ باشتر نابێ.
کەواتە باشترین چارەسەر ئەوەی خەڵکی کوردستان بیر لەوە بکەنەوە ئومێد لەسەرەوە هەڵنەچنن کام دوانە هاوسەنگی هەستپیا دەکەن جارێکیکە 50 حکومڕانی پێک دەهێنن و چاویشیان لەوەی نەبێ لە ژێر سای هەژمونی لایەنێکیان بەسەر لایەنەکەی تردا کوردستان دەبێتەوە یەکپارچە هەردوو شێوازەکە خراپە باشترین شێوازەوەی ئەمروو دەسەڵاتە واز لەم قۆڕەخکاریە بێنن و ڕێگە بدەن بە ئاڵوگۆڕێکی ئاشتیانی دەسەڵات وەلایەنەکانی دەرەوەی ئەمروو دەسەڵاتە پێکەوە تەبابن بۆ ئەوەی کە سیستەمێک دابنێن تەجاوزی ئەم شێبەرچەی ئەم دوو لایەنە بکەن ئەم هەڕەشەی دوێنەی جەنابی کاک مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستانیش دەڕاتە چوارچێوەی ئەو هەڕەشانەی کە بە درێژایی ئەمڕۆ کە بە درێژایی حکومڕانی 50 و ململانەی ئەو دوو زۆنە لە یەکتریان کردووە ئەوە واش تەسەوڕ دەکەم ئەمە هیچی لە شین نابێ هێندەی سیراعی ناوخۆیی و هێندەی ناشرینکردنی هەرێمی کوردستان و قوڵکردنەوەی ناکۆچەکانی لێ دەکەوێتەوە باشە کاکتۆر ئەو پێوەست بە ناوخۆی هەرێم بەڕێز خوێندنەوەت بۆ کرد کە ئەمڕۆ سەرۆکی پارتی وتی دانەوێک حکوومەتە بێ یەک پەرلەمان هەبێ یەک هەرێم هەبێ کە بەڕێز پێ دوای لە ژێر سایە ئەوانەوە دروست نابێ بەس پەیوەست بە بەغدا پەیامی شەبوو بۆ بەغداوە لە پرسی موچەوتی هیچیتر قبول ناکەن پارتیە هیچ کارتێکی بەرامبەر بەغداد یاخود ئەگەر ناڕازیە لەم حکوومەتە پێ دوای بۆ وەزیرەکانی ناکشێنێتەوە ڕۆڵێکی زۆر ینی ڕۆڵێکی زۆری هەیە لەم حکوومەتە وەزیری هەیە خۆی ئەم شێوازە قسەکردە ئەتوانم بڵێم نزیک بوو لە شێوازی قسەکردنەکانی ساڵی 2016 و 2017 کە 2000 سەری لە ڕێفراندۆمێکی بێ ئەنجامەوە دەرچوو بۆیە من بۆ خۆم زۆر ئومێدی گەورە لەسەر ئەم زۆرە هەڕەشە و ئەم شێوازە لە قسەکردنە هەڵناچنم بەرامبەر بە بەغدایە وەکو جەنابە دەڵێی وەزیرەکانی ینی کارتەکانی زیاتر حرەکەتێکی ئەلامی ئاجیناخۆ وەزیرەکانی بکشێنێتەوە و لە حکوومەتی بەغدا بکشێتەوە چ کارتێکی بەدەستەوەی بەکاری بێنێ بەڵام بە زمان نەیڵێ ینی ئەوە پێشتری ژوا بوو بەشێک بوون لە زەیشی عێراقی و هەروەها بەشێک بوون لە مەزوی حکوومەتی عێراقی ڕیفراندۆم کرا و حکوومەت لایەکی کوردستانی داگیر کردەوە و کوردستان ئەوەندە هەرێمەی مابوو لەژێر هەڕەشەی بەغدایەدا بوو موچەی نەدەنارد بەڵام بۆ هەفتەیەکیش وەزیر و بەرپرسەکانی بەغدایە سەحب نەکرایەوە واتە من تەسەوڕ دەکەم بەغداش بەو شێوەیە هەڕەشەیان بەرپرسانە دەناسیانی دەزانێ ئەمە تەنەن حرەکەتێکی ئیعلامی ئەجینا 2000 نە لە بەغدا دەکشێنەوە نە دەبن بە بەترسی لەسەر پرۆسەی حکومڕانی کە لە بەغدایەدا هەیە بەڵێ پەیوەست بە موچە بۆچی میشە دەسەڵاتدارانی هەرێم بۆ کێشەی موچە یاخود کێشەکانیشتر ینی هەڵدەواسن بە بەغداوە ئێمە دەبین ئیلتیزام پابەندی خۆیان جێبەجێ نەکردووە لەوەی کە داهاتی ناو خوبەتەواتی ڕادەستکەن ڕۆژانە 300,000 بەرمیل دەفرۆشن و دینارێکی دیار نییە بۆچی میشە لە پرسی موچە ینی هەڵیەواسن بە بەغداد و لێرە داهاتی ناوخۆ بڵێم هەردوو لایەن پارتی ویکێتی داهاتەکە دەبن و دەیدزن هۆکارەکەی بۆچی دەگەڕێنیتەوە کورتپەدێکی هەیە دەڵێ ئەوەی بەرامبەرم دەخۆم و هی خۆشم دەخۆم ینی شتەکە ڕوونە تایبەتە بە مۆزوعی داهاتی خاڵە سنوورەکان و نەوت و ئەمەی کە لە هەرێمی کوردستان دەگوزەرێ ینی تۆ لە هەرێمی کوردستان داهاتێکی شەفافت نییە بەرامبەر بە بەغدایە بۆیە بەغداش هەموو جارێ ئەم زۆرە گرفتانە دروست دەکا لە کێشەی موچە و من نیشانەوەی کە ئێمە ڕێکەوتنێکی تەندروستمانە لەگەڵ بەغدایە دەنا ئەم لێ دوانانەی ئەو نەبوو ینی چارەسەری گرفتی موچە ئی وەزارەت و دامەزراوە کە پەیوەنی دارەکان بووە مەسەن نەبرێن لیژنەی ڕقابە بووە لە پەرلەمان ئی وەزارەتی دارایی بووە ئەم زۆرە گفتوگووانەیە کە توێ لەم تێبینیت کردوێ سەرۆکیێکی تری نیشتیمانی کوردستانێک لەو ماوەیە هەمان تەسریحی دابەوەی ئەگەر بێت و جێگری سەرۆکی هەرێم بڕاتە بەغدایە موچە دەیانی تەسەوڕ دەکەم هەر کاتێک کە لایەنە پەیوەنی دارەکان یان دامەزرا پەیوەنی دارەکان تایبەت بە موچەیان بار پرسێک قسەی لە بابەتەکەدا نەکریان پێی سارەسەر نەکراوە ئەم بابەتە چۆنا بابەتەکانی تری ڕیکلام و ئیدعایە تەسەوڕ دەکەم ئەمە هیچی لێ شین نابێت چونکە ئەمە بەڕاستی بابەتێکە ینی قابل بە گفتوگۆیە لە ڕێگای وەزارەت و دامەزراوە پەیوەندی دارەکانی هەرێم و بەغدایەوە بۆیە ئەمیش بەشێکە لەو بابەتانە کە ئەوە نیشانەی شپرزەیی و ناموئەسساتی حکومڕانی لە هەرێمی کوردستان چکە حکومڕانی تەندروست لە هەر وڵاتێکدا دامەزراوەکان کە تایبەتە بۆ لابردنی خەلەلە تەکنیکیەکان ئەم کێشانە چارەسەر دەکەن باشە بەس کاک تۆ لە پێوەست بە موچە سەرۆکی پارتی باسی لەوە کرد ئەوانەی کە موچیان دەوێت بابچنە بەغدا ئەوانش کە بڵین کەرامەتیان لا گرینگە بڕیاری خۆیان دەدەن پێ دوایە بتوانن بڕیارێک بدەن یاخود هاوشێوی ئەو ڕیفراندۆمە شتێکی تر بکەن لەم
بارودۆخە چووکە پێشتر لە گۆڕانکاریەکانی سووریاش پێیان وابوو کە ئەو دۆخەی سووریا دەگوازیرێتەوە عێراق و گۆڕانکاری گەورە ڕوودەدات. ئەگەر تێبینیت کردێ لە باسی موچەیە کە ئێمە خەباتمان بۆ موچە نەکردەوە موچە کوبەرەی پەراوێزی خواستەکانی خەڵکی کوردستانە. من وا تەسەوڕ دەکەم بەرپرسان لە هەرێمی کوردستاندا وەکو دەڵێن تێر ئاگای لە برسی نییە، ئاگای لە ژیرفانی فەرمانبەران و ئاگایان لە بازاڕ و ئاگایان لە نەداری خەڵک نییە. ئەجینە لە قۆناغی دەوڵەتداری و لە قۆناغی حکومڕانیدا بە تاکید هاوڵاتی کارمەند مۆزەف پێویستی بە موچەی پێویستی بە خزمەتگوزاریە. ئەتۆ وڵاتەکەت لەو کاتێک کە داگیر کراوە پێویست بۆ ێزاریش کەرامەت بگەڕێنیەوە. ئێمە لە وڵاتێک دەژین، وڵاتەکەمان دەوڵەمەندە بەنەوت، دەوڵەمەندە بەداهات و ئەو سەرۆت و سامانە ئەگە بە دادگەری دابش بکرێ بە تاکید کۆمەلگایەکی خۆشگوزەران دابین دەکات. کاتێک ئەمە دابین ناکرێ و پرسەکان بە لاڕێدا دەبدرێ، ئەمە یەکەم جار نییە بۆ ئەوی کە تۆ پرسی ژیان و بژێوی خەڵک تەجاوز بکەیەوە بە نادیدەی بگری و لە بەرامبەردا لە پاڵ کۆمەڵێک دروشمی تردا کۆمەڵێک دروشمی بریقەدار بتەوێم بابەتە گرنگە لە بیر خەڵکی بەریەوە. بەڵێ ئەی پێوەست بە کەرامەتی تاکی کورد لە ژێر بڵێن دەسەڵاتی پارتی وێکێتیدا. وڵی من نازانم خۆی کەرامەتی تاکی کورد چۆنە یەخۆ ئەگەر مۆزوعەکە بتەوێت ژیا ببیەوە و هەرێمی کوردستان کەرامەتی خۆی لە سای ئەم دوو دەسەڵاتە بپارێزێ، پێم وایە هۆڵە لە ڕابردوودا تاقی کرایەوە لە 2017 ینی جارێکە گەڕانەوە بۆ هەڕەشانە تەسەوڕ ناکەم هیچی لە شین بێ. من پێم وابوو لە 2017 و لە گەرمەی لەو بارودۆخانە کە تازە هێشتا واقعی گۆڕانکاریەکان لە ناوچەکەدا گەرم و گوڕتر بوون، یعنی خۆ دەزانی هێشتا تارمایی داعش نەڕەوی بۆەوە، ینی زروفێکی جیاواز بوو. پێم وایە لەو کاتەدا ئەم هەڕەشە و ئەم هەنگاوانە ئەم لێدوانە هیچی لە شین نەبوو. تەسەوڕ ناکەم ئێستا ساڵی 2025 و هیچی لێ شین ببێ. بە تایبەتیش ئەگەر تێبینیمان کردێمە لە ئەوەلیەوە گوتومە و هەڕەشانەی کە لەسەر سووریای بە حکم بۆ گۆڕانکاری لە حکم ئەوەی کە ڕووی داوە، ئەو هەڕەشەی لەسەر عێراق نییە تاوەکو هیچ هێزێک بێوێ ئەم زروفە بە شێوەک لە شێوەکان ئیستیغلال کە بۆ ئەو زۆر لێدوانەنە. بۆیە تەسەوڕ دەکەم تەنها لێدوانێک بووە و هیچی لێ بەرهەم نایە. باشە بەس بەڕێز باس لەوە کرد ئێستا ئەو دوو بنەماڵەیە چ بنەماڵی بارزانانی بێت تاڵەبانی بێت کە ئێستا حکومڕانن لەژێر سایەوان ناتوانرێت گۆڕانکاریێک بکرێت. باسی هێزەکانی دەرەوەی ئۆپۆزیسیۆنت کرد، دەتوانرێت ئەگەر ناکۆکیەکان وەلا بنێن و ئەگەر ڕازگۆیی هەندێک لایەن هەبێ بێ متمانەی نەبێت بەرێک دروست بکرێ وەکو بەدیلێک بۆ ئەم بارودۆخە؟ دەزانیت چۆنە من هەمیشە گوتومە لە ڕابردووشدا ئەم دەسەڵاتە خەریکە کۆمەڵگای ئێمە بەبەرەو بێئومێدی بەرێ و بە سیستەمی هەڵبژاردن و کۆمەڵگای ئێمە ناچار بە بەرەنگاریەکی تر بکە کە جیاواز بێ لە خەباتی مەدەنی. خوازیار نین ئەم قۆناغە بێ، بەڵام لایەنەکانی دەرەوە دەسەڵات لایەنەوە ئۆپۆزیسیۆنەکانیش لە ڕابردوودا بەڕاستی من بۆ ئەو پەیمانێتە دەڵێن ئەگەر بەنیاز بوون هاوپەیمانەتی دروستکەن دەبوایە لە خۆپیشاندان و ناڕەزایەکانەوە تیمی هاوبەشیان دروست بکردبایە وەکو کۆمەڵێک پرۆژە و هەنگاوی هاوبەش بۆ ئەوەی کە نمونەیەک بێ بۆ تەبایی ئەم هێزانە. ئەم هێزانەی دەرەوەی دەسەڵاتیەکێت و پارتی ئەگەر لە ڕابردوودا بەنیاز بوون بگەنەوەی کە گفتوگۆ دەربارەی هاوپەیمانەتی بکەن لە ڕابردوودا کەناڵە ڕاگەاندنەکانیان ڕوبەڕوو یەکتر نەکردبایە و چاوپۆشیان بکردبایە لە هەڵەکانی یەکتر. من لە ئەوەلیەوە گوتومە یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستان لە ئاسی سەرکردایەتیان کە ئەگەر هەنگاو بەهاون بۆ تەبایی، بەڵام ئەو هەنگاوە بۆ تەبایە لە بۆی لە ڕابردوودا نێوانیان خوێنی تێدا بووە، نێوانیان ناکۆکی زۆر زەقی تێدا بووە، لەوانەیە زەماوەڕەکەیان زۆر شاگەشکە نەکەن. ئەگەر لەبیرت بێ لە هەڵبژاردنەکان هێرشی توندیان بۆ سەر یەکتر جارێککە زەماوەڕەکەیان بەما تونتر دەکردەوە دەیان کرد بە خۆشەویستی سەرکردایەتی حیزبەکانی خۆیان وایان بیر دەکردەوە هەردوو لا تەبعاً و ئەمە بەشێکی ڕاست بوو. بەڵام بۆ لایەنەکانی ئۆپۆزیسیۆن و پێچەوانەوە یعنی هەر کاتێک کەناڵەکانی ڕاگەیاندن و سەرکردایەتیەکانیان ڕەخنە لە یەکتر دەگرن هێرش دەکەن سەر یەکتر، بەڵام لە شەقامی ناڕازی خەڵکی کوردستان ئەمە نیگەرانی لێ دەکەوێتەوە. یعنی خەڵکی ناڕازی کوردستان چاوەڕوانی ئەوەیە کە لایەنەکانی دەرەوەی یەکێتی پارتی لایەنی تەبابن و یەکدەست بن و پێکەوە بە پاکێزێکی هاوبەش و بە خوتەیەکی هاوبەش بەرەنگاری ئەم سیستەمی حکومڕانی ببنەوە. کاتێک کە ئەم حالەتەی لە ڕابردوودا نەبینیوە ئەمە وای کردووە کە بە ئەندازەیەک بێئومێدی دروست بێ. ینی هاوپەیمانێتی پێویستی بە زەمینەی هەواڵوێستیە، پێویستی بە زەمینەی لێک تێگەیشتنەوە، پێویستی بەوەیە کە تۆ لە ڕابردووەدا کۆمەڵێک پرۆژە و هەنگاوی هاوبەشی ترت هەبوو بێ و ئێستا بێی هاوپەیمانێتی بنێ. ئەنجا ئەمە هاوپەیمانێتی یان هاولیستیە. بۆیە من لە ئەوەلیەوە گوتومە هاوپەیمانەتی بەداخەوە پێویستی بە زەمینەیەک بوو
کە نەندرا بۆ ئێستا هاوپەیمانێتی بە ئەندازەیەک لە مەترسیدایە لەگەڵ ئەوەدا لە ڕووی بابەتیەوە زۆر زەرورە لە هەرێمی کوردستان لایەنەکانی تری دەرەوە دەسەڵات هێزی سێم دروستکەن بەڵام ئەمە پێداویستیە مەوزوعی و داخوازی شەقامەکە نییە کە خەریکە بێ ئومێدمانکەن هێندەی نەجوولانەوەی با بڵێن نابەرپرسانەیە لە ڕابردوودا بەرامبەر بە یەکتر کە نەیانتوانیەوە ئەو زەمینەیە خۆشکەن ئەنێ کە تۆ هاوپەیمانبی بە تاکید دەبێت چاوپۆشی وەکو عەرەب دەرە سەرفی نەزەر بکەی لە بەشێک لە ڕەخنەکان بەرامبەر بە یەکتر. بەڵێ پێوەست بە دەچینە سەر پرسیاشی لە تورکیا بەڵام پێوەست بە پێکێنانی حکوومەت پێ دوایە بەو ناکۆکیانی بینی پارتی دەکەوێتە دوای هەڵبژاردننی پەرلەمانی عێراق و پێشتریش لەسەر ئاستی کاتی هەڵبژاردنەکانی یەکێتی بەڵێنی زۆریدا بەڵام سەرڕایەوەی کە بەڵێنەکانی پاشەکشەیەکە لە مەسلەی تەوتین و گێڕانەوەی هاوسەنگی هێز بەڵام سەرڕایەوەش پارتی تاکو ئێستا لەگەڵی ڕێک نەکەوتووە. من لە دوای نەتیجەی هەڵبژاردنەکان کە هێشتا گفتوگۆ نەکرابوو گوتم پێکەنانی ئەم حکوومەتە یعنی لە کۆتایی مانجیدا دوا دەکەوێت بۆ دوای بابرین جەژنی ڕەمەزان واتە تا ڕەمەزان ناکرێت ینی تۆ حساب کە من پێشبینی 5 مانگم کردبوو لەو کاتەوە بەفعلی پێشبینیەکە هاتە دی و جەژنمان کرد ئەوە مانجێکی زیاتر بەسەردا تێپەڕیەوە حکوومەت پێک نەهێنراوە بۆ ئەم پێشبینیش حەز دەکەم لای جەنابەت و بەبیر بینەرانی بێنیەوە یعنی وا پێشبینی دەکەم پێکێنانی حکوومەت بڕواتە دوای ئەنجامدانی هەڵبژاردنەکانی عێراق لە مانجی 11. بەڵێ ئەی پێویست بەو لایەنەی کە بەڵێن زۆریان بە خەڵکدا ئەم جارە بە تایبەتی یەکێتی بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق لە بەردەم چیدایە دەتوانێت جارێکترەوە خەڵک بە خەڵەتێنێتەوە بەناوەیە کە حکوومەت دەڕوخێنێت تەوتین دەکا هاوسەنگی هێز دەگەڕێنێتەوە. خۆی ئەو دروشمانە و ئەو بەڵێنانش لەوانەیە برێم هۆکارێکە بۆ ئەوەی کە حکوومەت پێک نەیە لەبەر ئەوەی کە تۆ بەڵێنێکی زۆرت بە خەڵک داوە ئێستا پێت وایە لەم پێکهاتنەی حکوومەتی لە بەرامبەر بە بەرامبەرەکەت ئەو بەڵێنە نایەتە دی بە تەکید پێویست بەوەیە کە حکوومەت تاخیر بێ چونکە ئەگەر بێت و حکوومەت پێک هات و ئەم قەبارەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە حکوومەتی تازەدا ڕەنجی نەدایەوە ئەوە بە تەکید ئامانج و قسەکانی لە کاتی هەڵبژاردندا نەهاتۆ دەدی کەواتە حکوومەت دواب بکەوێ باشترە بەدیدی ئەم نەک بڕاتە ناو حکوومەتێک و ئامانجانە نەیەندرێتە دی کەواتە ئەو بەڵێنانەی کە بە هەوڵاتیان درراوە ئەمیش هۆکارێکە بۆ ئەوەی کە حکوومەت ئێستا بەم ئاقارە بڕواکە پێک نەهێنرێ. بەڵێ پێویست بە دواکەوتنی بڵێن کۆبوونەوەی پەرلەمان دەریخست کە هەڵوێستەکەی کۆمەڵی دادگەری دروست بوو بایکۆت پێشتریش بەڕێزت باسیەوەت کرد و کاڵوێستەکە دروستە ئێستا سکاڵاش تۆمارکراوە بۆ هەڵوەشانەوەی ئەم پەرلەمانە گرینگە هەڵبوەشێتەوە گرینگە لەگەڵ هەڵبژاردنێکی نوێ لە کوردستان بەڕێوە بچێ. من ئەگەر غەڵەت دەبم دە ڕۆژ پێشەوە ئەم سکاڵایە کۆمەڵی دادگەری پێشکەشی بکە من ئەو بانگەوازەم کردبوو کە کۆمەڵی دادگەری لە سەرەتاوە زۆر گەرم و گوڕ بوو بەرامبەر بە ئەو حالەتی کە پەرلەمان تێکەوتوو بەرامبەر بە دیزاین بەرامبەر بە بێڕۆڵکردنی پەرلەمان بەرامبەر بە کۆنەبوونەوەکانی بەڵام بەم دوایە بە تەواوی بابرێن زوومی ڕاگەیاندەکانی لەسەری سست بوو بەڵام خۆشبەختانە بە تۆمارکردنی ئەم سکاڵایە زارێککە ئەم بابەتە گەرم و گوڕ کرایەوە و من واتە سەوڕ دەکەم یانی ئەگەر لێک حاڵی بین ئێمەوە چەند مانگە پەرلەمان کۆنە بۆتەوە پێشتریش پەرلەمان هەر هەڵوەشابەوە یانی ئەگەر هەمووی کۆکەیەوە تقریبا لە 2 ساڵ زیاترە ئەمە ئەوە دەگەێنێ لە هەرێمی کوردستاندا پەرلەمان ئەو بایەخە گەورەی نەماوە و کۆمەڵی دادگەری کاتی خۆی کەکشاوەتەوە هەنگاوێکی باشی هاویشتووە خۆزگە لایەنەکانی تریش دەکشانەوە لە پەرلەمانێک کە ڕۆڵی کاریگەری ناژێڕێ و ئێستا حکوومەت بۆ خۆی لە زیاتی پەرلەمان بڕیار دەدا لە زیاتی یعنی دوور لە هەموو ڕقابەیەک هەنگاوەکانی خۆی دەهاوێ و پەرلەمان ئەگەر لە ڕابردوودا هەبوو پاشکۆی دەسەڵات بوو ئێستا ئەم پاشکۆیەتێش وجودێکی نەماوە بۆیە من واتە سەوڕ دەکەم شێوەش لە هەرێمی کوردستاندا پەرلەمان ئەگەر وجودی شیابێ وەکو مەجلیسی ئومەی میسری یان وەکو ئەو پەرلەمانانە هەیە کە لە وڵاتێکی وەکو کوێت یان لە سووریای سەردەمی حافظ ئەساد یان لە سەردەمی عێراقی سەدام حوسێن مەجلیسی تەشریعی و تەنفیزی هەبوو تەسەوڕ دەکەم پەرلەمان لە هەرێمی کوردستان بەرەو ئەو زۆرە ئاقارە بڕوا لە سای ئەم شێوازە دەسەڵاتی کە هەیە ئەگەر ئەم دەسەڵاتش بڕوو خێو دەسەڵاتێشتر بێتە کایەوە گۆڕانکاری بکرێ ئەو بە تەکید لە حالەتە ئاساییەکەی پەرلەمان ناوەندی دەسەڵاتە چاودێریە پەسەندکەری بودجەیە
بەڵام کاتی ئەم دەسەڵاتانە لە پەرلەمان خاڵی کراونەتەوە و لە هەموو شتێکدا بەدیهێنانی ئامانجەکەین لە دنیادا پەرلەمان بۆ هەر تەنها پێکهێنان و شەرعێدان نییە بۆ پێکهێنانی حکوومەت. پەرلەمان ڕۆڵی گەورە دەبینەوەکو ڕزگایکی ڕقابی، بەڵام ڕقابە لە چییە؟ ڕقابە لەوەیدا کە تۆ بودجە بێتە پەرلەمان و پەسەند بکرێ و ئەو خەریتە بودجەیە کە لە پەرلەمان پەسەند کراوە لە حکوومەت و دامەزراوەکانی چاودێری دەکرێت کە چۆن جێبەجێ کراوە. ئێستا ئەندام پەرلەمانێک لە هاوڵاتێکی وەکو من و تۆ زێتر ئاگاداری خەرجکردنی بودجە و ئاگاداری دواکەوتنی پرۆژەکان و ئاگاداری ئەو پارێنێ لێی سەرف کراوە، ئاگاداری گەندەڵیەکان نییە لەبەرەوەی خەریتەکە لای ئەوەدانە ڕژراوە لە یاسای بودجە. کەواتە چاودێری من و پەرلەمانتارێک هەروەکو یەکان. جا پەرلەمانێک کە کۆ نەبوو بێتەوە و دانەنیشترێ بۆ ئاکتیڤ بکرێ. دەبێت ڕۆڵی پەرلەمانتار چی بێ ئێستا بەسەر شوێنەکانەوە بگەڕێ بە نونرایەتی پەرلەمانی کوردستان وەکو پەرلەمان بڕوا بەشداری ئەم پرسانە بکە. من پێم وایە ئەمە بە شێوەیەک لە شێوەکان ئەگەر شایستە بێرەکانە بێ گاڵتە بەخۆکردنە. بەڵێ بەس باسی لایەنەکانی ترت کرد کە پێدوا بوو دەبوو هەمان بڕیاری کۆمەڵ بن. مەبەست لایەنەکانی تری ئۆپۆزیسیۆنە هیچیان پێ نەکرا لە ناو ئەو پەرلەمانە؟ من بەسم لایەنەکانی تری ئۆپۆزیسیۆن و لەدەین چۆنەکە تۆ پەرلەمان ئەو ڕۆڵە گەورە نەجێڕێ و هەر بەڵێن بە خەڵک بدەی، بەڵام نەتوانی ئەم بەڵێنانە لە ڕێی پەرلەمان و لە ڕێی یاسا و لە ڕێی چاودێریەوە ئادا بکەی و سیستەمەکەەوە خۆی بێ. ئیتر پێش ئەوەی کە کۆمەلگای ئێمە، پێش ئەوەی کە دەنگدەری ئێمە جارێککە لە دەنگدان خاو ببێتەوە و ئەم پرۆسەیە بەجێ بێلێ بە بایەخ سەیری بکە، زەرور لایەنە سیاسیەکان هەڵوێستیان بەرامبەر بەم شێوازە دامەزراوە کارتۆنیە هەبێ. یعنی لایەنە سیاسەکان هەڵوێست وەرگرن ئەو شێوازە ئەم چوونە پەرلەمانە، ئەم شێوازە پەرلەمانە حکومڕان لە خۆیان نەوەشێنەوە و بۆ میکانیزمەش دڵخۆش نەبن کە گۆڕانکاری دەکرێت. ینی بەدیوێک لە دیوەکان ڕێکاری تری فشارکردن بەکاربێنن. وەیەکێک لە ڕێکارەکانی تری فشارکردن ئەوەیە پێکەوە بە یەک دەست بتوانن نەخشەیەکی هاوبەشدا بڕێژن. کاتێک کە پێکەوە بە نەخشەیەکی هاوبەشدا ناڕێژن و دوو چارەسەرێک ناکەون و بە دوو میکانیزم دەکەون کە وردە وردە لە دیدی خەڵکی کوردستان بۆتە ئەکسپایر، بەڵام لایەنە سیاسیەکان نەبۆتە ئەکسپایر. کەواتە نیشانەیەوەیە کە لایەنە سیاسیەکانمان هێشتا لە ڕووی وشیاری وەعی حکومڕانی زۆر لە دوای تاچی خەڵکی کوردستانەوە. ئەمە خراپە. ینی پێشەوەی کە تۆ لایەنە سیاسیەکان خەڵک جارێککە نەڕاتە سەر سندوقی دەنگدان و دەنگدانی زۆر پێ بایەخ بێ و ئەم باشتر بزانێت کە پەرلەمان بایەخی نییە، زەرورە لایەنە سیاسیەکان خۆیان بیر لەوە بکەنەوە، ئەو زۆرە پەرلەمانە بەجێ بێرن، دانیشن بیر لە شێوازێ بکەنەوە کە لە شایستە بێ بە هێزێکی ئۆپۆزیسیۆن، شایستە بە میلەتێکی نیگەران و ناڕازی و زوڵم لێکراوە لەلایەن دەسەڵاتێکی بەو شێوەی کە هەیە. باش کاک تۆ بچینە سەر پرۆسەی ئاشتی لە تورکیا، بەڵام بالەوەی دەست پێ بکەین. خوێنەوەی بەڕێز چیە؟ ئێستا بەرپرسانی هەرێم دەستخۆشی لە بەکەکە دەکەن، پیرۆزبایی دەکەن کە چەکی داناوە، بەڵام بڵێن مەوەسم پارتی ویکێتیە تا ئێستا لە ناوخۆی هەرێم تەنانەت بۆی کە موەسسەسات لە کوردستان دروست بێ ئامادەنی چەک ڕاستی حکوومەتێک بکەن کە خۆشیان دروستیان کردووە. چۆنی دەخوێننەوە؟ تو جارێک گەر بێت و مۆزوعی ئەم شەپۆ لە پیرۆزباییە لە پەکەکە، ینی ئەگەر تەبینن کرد بە شەپۆلێک لە پیرۆزبایی هەیە، ینی تەنها یەکێتی و پاردینی، یەکێتی و پاردی و تەنانەت کەسایەتیەکانی ژیانی ناوەندا ڕۆشنبیرەکان هێزە سیاسیەکانی دەرەوەی یەکێتی پاری تێکڕا پیرۆزبایی دەکەن. من وا تەسەوڕ دەکەم ئەم پیرۆزباییە گەرم و گوڕانە، ئەم دەستخۆشیە گەرم و گوڕانە بەشێکی لە نەبوونی بابرێن ئەوەی پێن سەقافەتی ئەم سراعیکە لە تورکیا لە دروستبوونی دەوڵەتی کەمالیەوە بۆ ئێستا هەیە. ئەمە حالەتێکە. ینی بە دیوەک لە دیوەکان، ینی وا تەسەوڕ نەکەین کە ئێمە تورکیا وڵاتێک بووە لە دروستبوونی دەوڵەتی تورکیاوە دەوڵەتێکی پێکەوە ژیان و دەورەتێکی یەکتر قبولکردن و کورد بلانجامی یاخیبوون و هاروهاچی خۆی ملی داوەتە و شاخەکەی چەکەکەی دادنێ، ینی هیچ لە گۆڕێنیە و هەموو داواکارێکی جێبەجێ دەکرێت. یعنی ئەم بابەتە بۆ عدێکی ڕابردووی هەیە. ینی ئێمە کە باز لەوە دەکەین پەکەکە چەکدا بنێ، چەک وەکو وەسیلەیەک و ململانەیەک بۆ لەگە دەسەڵاتێک لە ڕابردوودا بە فیعلی، ینی لە تورکیا وڵاتی جیاکاریە خۆ ئێمە کەمالیستەکان و تورکە ڕەگەزپەرستەکان لە ڕابردوودا لە شێوازی حکومڕانی و تەداخولی جێیش واتە لە تورکیایە لە دروستبوونی دەوڵەتی کەمالیەوە بە دوو ئاڕاستە زوڵمی لە میلەتەکەی خۆی کردو بە ئاڕاستەیەکی بەوە کە پێکاتەکانی غەیری تورک هەمیشە لە چەوسانەوەدا بوون و شوناسەکانیان، زمانیان، کەلتوریان قەدەغە بووە. لەو بەرامبەردا دەوڵەتەکە دەوڵەتێکی ئەڵمانی ئەسکەرتاری بووە، هەموو جوڵانەوەیەکی ئاینی ئیسلامی دروشم و شیعاراتێک لەلایەن تورکیاوە قەدەغ کراوە. باڵ خەباتی بەردەوامی زیاتر لە سەدەیەک
بارودۆخێکی هێناوەتە کایەوە ئێستا لە تورکیایە بە ئەندازەیەک ئاراستەی دینداری ئازادیەکی باشتری هەیە ئەگەر بەراوردیکەین وەکو سەردەمی هەفتایەکان و هەشتایەکان و هەروەها میلەتی کوردیش لە تورکیا قۆناغێکی باشتری بڕیوە لە ئازادی وەکو چۆن زمانی لێ قەدەغە بوو نووسینی لێ قەدەغە بوو ئێستا گەربێت و لە جامیعەکان و لە خوێندنگەکان زمانی کوردیش نەبێ خوێندریش نەبێ بەڵام دەبینین بۆ نەو مناسبە نیشتیمانی و نەتەوەکانی خۆیان بە ئەندازەیەک دەکەنەوە وای لێ هاتۆ جلوبەرجی کوردی و لە مناسباتی نەورۆزدا هەموو بینیمانەوەتە قۆناغێک بڕاوە لە تورکیا لە هەم بەرامبەر دین و بەرامبەر بە ئیسلام و هەم بەرامبەر بە پێکهاتەیەکی سەرەکی کە دووەمین نەتەوەیە کە کوردە لە تورکیادا ئەمە بەڵام هێشتا لەو ئاستەدانیە کە ئێمە پێمان وابێ تورکیا بۆتە دەوڵەتێک تەواو ماپە ئازادیەکان لە ڕووی دینی و لە ڕووی نەتەوایەتیەوە دەستەبەر بووە یعنی ئێمە کە باز لە چەکدانانی پەکەکە دەکەین دەبێ بڵێن پەکەکە گەیشتۆتە قۆناغێک حرەکەی جیاوازی لە تورکیا گەیوەتە قۆناغێک کە ئاسۆڕوونیەک هەیە ئەمەی کە لە ڕابردوودا هەیە لە ئایندەدا وردە بەرەو چارەسەر بچێ بەڵام وەکو چۆن لە ڕابردوودا ئەمەی کە ئێستا هاتووەتە دی لە تورکیا ی ڕۆژێک و دوو ڕۆژ نیە ساڵێک و دوو ساڵ نییە ینی تۆ سیرکە لە 1960 لە ئەنجامی دەنگدان عەدنان مەندەرۆس و جەلال بایار لە انتخابات بردیانەوە بەڵام عەسکەری انقلابی کرد و ئەم حرەکەتە دینی ئەوانی لەناو برد و سەرۆک وەزیران و سەرۆک کۆماری لە سێدارەدا و حیزبەکەی قاچاق بوو یعنی لە هەفتاویەک بە هەمان شەوەی انقلاب ڕوویدا ینی لە ئەنجامی زنجیرەیەک انقلابات و لە ئەنجامی دنیایەک سزن لە گرتوخانە و پڕبوونی گرتوخانەکان ئێستا لە ئەنجامی خەباتی بەردەوام تورکیا گەیوەتە ئەو قۆناغا یعنی هەتاکو ئێستاش دەبێ بیر لەوە بکەینەوە ئێمە دوو لە پارتە سەرەکیەکان کە مەهاپە و جاهاپە دەبینن دوو پارتی ڕەگەزپەرستی تونڕەوی قەومین ئەگەر ئومێدێک لەسەر ئاک پارتی هەڵچندرێ ئاک پارتیش کە باگراوندێکی دینی هەیە ئەم پێم وایە بەشێکە لە مەنزومەی تورکی بەڵام لەوەکانی تر باشترە و لەوانەیە ئینفیتاحی زێتر بێ و کراوەتر بێ بەرامبەر بە پرسی کورد بەڵام دوجار ئایا کۆمەلگای تورکی چەندە قبوڵی ئەمە دەکا ئەمەی کە ئێمە پێمان وایە کورد لە تورکیا دەبێتە نەتەوەیەکی سەرەکی و زمانی کوردی ئازاد دەبێت و تورکیا دەبێتە تورکیایی دوو نەتەوە کە کورد و تورکێن وەجارێککە کورد پێویستی بەوە نابێ بڕواتە شاخی و بە خەباتی سیاسی دەتوانێت ئامانجەکانی بێنێتە دی بۆ کەم خەبات جێڕی سیاسی دوور لە چەک ئێستا لە زیندانەکانە یعنی بە دیوەک لە دیوەکان دەبێ ئەوە بڵێم چەکدانانی پەکەکە کارێکی باشە ئەگەر ئەو ئاوات و خواستانەی کە میلەتی کورد لە کوردستاندا هەیەی بۆ نەمانی جیاکاری وردە بەرەو قۆناغێکی باشتر بچێ لە کۆتایی مانگی شوباتە ئۆجەلان بانگەوازەکەی بۆ چەکدانان بڵاو کردەوە لە دوای 10 ڕۆژ ئەگە لە بیرت بێ پەکەکە بەیاننامەی دەرکرد و چەکدانانەکەی پەیوەست کرد بە کۆمەڵێک پرسیتر چەکدا دەنێن وەژێ لە ڕێبەرەکەمان ڕادەگرین و کۆنگرە دەکەین بەڵام ئەمە پەیوەستە بە تورکیایەکی دموکراتی نەبوونی جیاکاری سیستەمێکی مەدەنی کۆمەڵێک قەیدی هەیە کە بە فیعلیش ئەگەر بێت و ئەمانە نەبێت چەکدانانەکە سوودی نابێت و تەسەورش دەکەم لە دوای ئەو بڕیاری چەکدانانەی کە لە سەرەتا بەڵێ فەرموو قسەکان تاوەکە پرسیارێکمە فەرموو لە دوای ئەم بڕیاری چەکدانانەی کە لە کۆنگرەکەی پەکەکەی لە کۆنگرەی 12 کردی تەسەور دەکەم پرسی چەکدانان پرسێکی هێواش دەبێ بۆ چکە پرسی ئیستیعابکردنی چەکدانانی پەکەکەش لایەن حکومەتی تورکیاوە پرسێکی تەدریجی و هێواشە ینی بەرەو پیرچوونی ئەم چەکدانانەی پەکەکەی لەلایەن حکومەتی تورکیاوە پرسێکی هێواشە لەبەرەوەی دەبێت لە ئاستی ڕۆشنبیری لە ئاستی کللتوری لە ئاستی گۆڕانکاری لە سیستەم لە ئاستی کۆبوونەوەکانی پەرلەمان و دانانی قانونی تازە هەموو ئەمانە پێویستی بە قۆناغ و پێویستی بە کات هەیە لە بەرامبەرشدا چەکدانانی پەکەکەی پێویستی بە قۆناغ و پێویستی بە کات هەیە من وا تەسەوڕ دەکەم لە ئایندەدا پەکەکەش سیناریۆیەکانی خۆی دەخاتە گەڕ ینی دوور نییە ماوەیەکی تر ئەمە بخاتە بەردەم حکومەتی تورکی ئەگەر پەکەکە ناوی خۆی گەڕیەوە بەڵام چۆن بتوانە لە ژێر ناوێکی ترکەمە لە تورکیا باوە ینی ناوگۆڕینی حیزبەکان لە ژێر ناوی حیزبێکی سیاسی مەدەنیدا لە تورکیا جارێککە خەباتەکەی بگواستێتەوە بۆ خەباتێکی مەدەنی دوور لە چەک ینی دوور نییە جارێککە ئەگەر بێت و پیان وابێ ئەم چەکدارانە خۆیان ڕادستی حکومەتکەنەوە چەکەکانیان دانن دوور نییە وەکو تاقیکردنەوەی نیازپاکی حکومەتی تورکیا کۆمەڵێکیان ژمارەیەکیان بڕۆن چەکدانن لە تورکیا بزانن کاردانەوەی حکومەتی تورکیا چی دەبێ بەرامبەر بە چەکدانان و بەرامبەر بە گروپێک لەوان بۆ گەڕانەوە بۆ ناو شارەکان واتە هەڵوێستی حکومەتی تورکیا چی دەبێ ئەگەر لە یەک کات 500 چەکداری پەکەکە بڕوا لە شارەکان خۆی تەسلیم کاتەوە و خەباتی مەدەنی بکە یعنی ئەمانش پێویستیان لەوانەیە بەم چێکردن و بەم
تاقیکردنەوە ئەزوونکردنە هەبێ بۆ ئەوەی کە پرۆسەکە هەڵگرێ. من بۆیە تەسەوڕ دەکەم هەم پەکەکە لە ژێر ئیمتیحانێکی وردایە کە چۆن حەکیمانە مامەڵە لەگەڵ ئەم پرۆسەیەدا دەکات و هەمیش تەسەوڕ دەکەم حکوومەتی تورکیا لەبەردەم تاقیکردنەوەیەکی زۆر گەورەدایە کە چۆن ئەم پرسە بەرەو ئاقارێکی سەرکەوتوو دەباوە کۆمەلگای نێودەوڵەتی و نەتەوەی گرتووەکانم هەموو ئەو وڵاتانە ئەگەر لەسەر خەت بن بۆ ئەم پرسە تەسەوڕ دەکەم ئەوانش بەشێکن لەم حالەتە و ئەم واقعی کە ئێستا هەیە و واقعی ترامپ و بابرین ئەو گۆڕانکارانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست خوازیارم تورکیا و حکوومەتی تورکیا و بەرپرسانی تورکیا و حیزبە سەرچەکانی تورکیا گەیشتبن ئەو قەناعەتەی کە چیتر واز لە شەڕ و لە ڕێگەی شەڕەوە هیچ شتێک چارەسەر ناکرێ و ئەو داهات و سەرۆت و سامانەی ساڵانە لە ڕێگەی جێیش و لە ڕێگای تۆپخانە و لە ڕێگای سوپا و تەدریب و وێرانکاریەوە خەرجی دەکەن ئەمە لە ئاوادانی لە پەرەپێدانی وڵاتەکەی خۆیان خەرجکەن بۆ ئەوەی کە تورکیا تەباو بێهێز و دوور لە شەڕ پیا ببێ یعنی زۆر زار قبولکردنی تعدودێت لە وڵاتێکدا بەهێزی وڵاتەکەیە تۆ سەیری وەغسلاپیا بکە سەیری کەنەدا بکە هەموو چەند نەتەوەیەکی جیاوازی تێدا دەژیا بەڵام جیاوازی نەتەوایەتی وڵاتەکەی بەهێز کردووە بێهێزی نەکردووە ئەمە تەنها لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەو نەتە ئەو وڵاتانەی کە چەند نەتەوەیەک تێدا دەژێن بۆتە هۆی نەکبەتی بۆ ئەو وڵاتە. باشە کاکتۆر ینی گەشتبینی بەوەی کە پرۆسەکە سەر بگرێ پرۆسی ئاشتی چکە پێشتریش بڵێن لە 2013 ئەو پرۆسی هەبوو بەڵام سەری نەگرت لەم پەر زۆرە ئەم جارە جیاوازترە پرۆسەکە بەرهەمدار بێت. سەرگرتن و سەرنەگرتنی پرۆسەی لە ئاستی لە تورکیا من وا تەسەوڕ دەکەم حالەتێکی نسبیە ینی وەکو چۆن لە 2013 و 2014 و ئەمانە پرۆسەی ئاشتی سەری نەگرت بەڵام ئەگەر بەراوردی 2017 و 2018 بکەیت تا ئێستا زۆر جیاوازە وەکو 2008 و 2009 ینی بە دیوەک لە دیوەکان لە کوردستاندا خۆناغی پێکەوە ژیان و دەواازەکردنەوە لە بەردەم کورد لەناو شارەکاندا خۆناغێکی باشتری بڕی بە بەراورد لە ڕابردوودا و تەسەوڕ دەکەم ئەم پرۆسەیەش ئەگەر بێت و هەموو خواستەکانی یان ئەوەی کە لە خەیاڵی حرەکەی نەتەوایەتی کوردیدایە لە وڵاتە و لە دیدی ئێمەی هاونەتەوە خواست بۆ کوردنێتە دی بەڵام بە دڵنیاییەوە قۆناغێکی باشتر دەبڕێ پرۆسەی ئاشتی و پێکەوە ژیان بە بەراورد لەگەڵ ئەوەی کە لە ڕابردوودا دیونیمانە بۆیە خوازیارین سەر بگرێ و پێشم وایە ئەگەر بێت و لە ئاستی تموحی هاونیشتیمانیانی کوردستان دانەبێ بەڵام ئەمە خۆناغێکی تر دەڕواتە پێشەوە پرسی ئاشتی و پرسی پێکەوە ژیان و پرسی ئەلمانێتی تونڕە و پرسی ناسیۆنالیزمی تورکی تونڕە و ئەگەر لە دروستبوونی تورکیاوە سەیری بکەین بە بەردەوامی لە کاڵبوونەوە دابووە و بە تەدریجی قۆناغی بڕیوە و واش تەسەوڕ دەکەم ئەمە هەنگاوێکی باش بێ قەبزەیەکی زۆر باش بێ بۆ گۆڕانکاری ڕیشەی گەورە لە تورکیا لە قانزازی کورد بەڵام پێشمانوانە بێ هەموو خواست و ئاواتەکانی میلەتی ئێمە لە تورکیا قەزم میلەتی کوردە بەم چەکدانان و ڕێکەوتنە لە سەدا سەد دێتە دی. باشە بەس ئێستا و پەکەکە دیارە سەرداوەکاری ئۆجەلان خۆی هەڵۆشاندەوەتەوە بڕیاری داوە چەک دابنێ پێ دوایە لە بەرامبەرەوەدا ینی لە بەرامبەر چییە ئەوەی کە پەکەکە کردوێتی هیچ شتێکی نهێنی هەیە؟ خۆی مۆزوعەکە نوێکێت چۆنە ئەگەر تۆ سەیری لێدوانەکانی بەرپرسانی تورکیا بکەی من ئەوەی کە تێبینیم کردووە هەردوو حیزبە ڕەگەسپەرستەکە ئەوەی ئاڕاستە چەپەکە مەهاپا و جاپا و هەروەها ئاک پارتی دەبینین لێدوانەکانیان تا ئەندازەیەکی باش ئیجابیە بۆ پێشوازیکردن لەم قۆناغەدا ئەمەی کە گرینگە پێم وایە بۆ پەکەکەی تێڕوانی نیەمە لە ڕۆی ئایدۆلۆژیەوە هەر چۆنێک بێ ئەو بابەتێکی ترە دەبێ ئەگەداری ئەوە بینیانی من واتە سەوڕ دەکەم پەکەکە واقعی حیزبایەتی و سیستەمی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی جوان خوێن بێتەوە ینی دەبینین هەموو ئەو حیزبانەی کە سنتەرێکیان هەیە لە ئیدارەدان و سنتەرەکەیان تێک نەچوە بە تۆکمەیتر ماونەتەوە لەوەی کە سنتەرەکەیان تێک چووە بەوەی کە لە دوای زیاتر لە 26 ساڵ لە زیندانیکردنی سەرۆکەکەیان هەتاکو ئێستا سەرۆکەکەیان وەکو چوارچێوەیەکی مەرجەعیە بۆ کۆی پرۆسە سیاسی و سەربازیەکانیان هێشتویانەتەوە ئەمە هەنگاوێکی گرنگە بەڕاستی واتە پەکەکە ئێستا مەرجەعیەتێکی هەیە کە بریتیە لە عەبدوڵڵا ئۆجەلان و عەبدوڵڵا ئۆجەلان بۆ خۆی لەسەر خەتە بۆ ئەم پرۆسەیە و بە ئەندازەیەک پەکەکەش بە شێوەی تەدریجی وردە بەرەو پیری بانگاوازەکەیانەوە دەچێت بە قەناعەتی من
تورکیا لە قانزازیدایە بۆ ئەوەی کە بەرامبەر بە ئەو نەیارەکانی تووشی هیچ جۆرە با بڵێن نەکسەیەک نەبێ و تورکیا بە بەهێزی بمێنێتەوە لە ناوچەکەدا و چیتر ئابووری خۆی بە هەدەر نەدا. تورکیاش قانزازیەتی لەوەی کە نەرمی بنوێنێ بەرامبەر بە خواستەکانی پەکەکە و خواستەکانی میلەتی کورد لە تورکیا. با من نمونەیەک بۆ بیسەران بێنمەوە. ئەحمەد داوودۆغلو لە کتابی عمق استراتیژیکە یەکێکە لە بیریارە باشەکان لە کتابی عمق استراتیژیدا ئەمەی کە ئێستا لە تورکیا دەگوزارێ من وا تەسەوڕ دەکەم دەوری نزیکی 12 ساڵ پێش ئەمڕۆ لە عمق استراتیژیدا خوێندومەتەوە بەوەی کە ئەو وڵاتەی کە خواستی پەرەپێدان و خواستی خۆ بە خۆشبەختکردنی میلەتەکەی خۆی هەیە، خواستی گەشەپێدانی ئابووری و هەلی کاری هەیە، خواستی بەرە پێشبردنی ژێرخانی ئابووری هەیە، ئەم وڵاتانە لە هەوڵی ئەوەدا دەبن کە نەیارەکان سفرکەنەوە و دوژمنیان نەبێ بۆ ئەوەی بەشێکی زۆری داهاتەکەی وڵاتیان بە شەڕ و کوشتار و نەیارەکانیانەوە خەرج نەکەن و ئەمە خەرجکەن لە خۆشگوزەرانی هاوڵاتەکانن. واتە هێزی دڵسۆز و حزبی دڵسۆز و حکومەتی دڵسۆز ئەوەی بتوانێت ناکۆچیەکانن هێمن کاتەوە. تەنانەت دیدگایەکیە بۆی کەدا ئەگەر بێت و لەگەڵ ئەرمەنەکان بە داوای لێبوردنێک ساڵانە ئەم هەموو کۆنفرانس و جوڵەی کە لە دەرەوە دەبەسترێ سەبارەت بە جینۆسایدی ئەرمەنەکان ئەگەر حکومەتی تورکیا داوای لێبوردن لە ئەرمەنەکان بکا بۆی ئەو زۆرە ئیستیفزازە لەلایەن ئەرمەنەکانەوە بۆ حکومەتی تورکیا کۆتایی پێ بهێندرێ تورکیامی شە بکە لەبەرەوەی 2000 تورکیا قانزاز دەکات. یعنی ببیر لەوە نەکەینەوە ئەم پرۆسەیە تەنها پەکەکە قانزاز دەکات، تەنها کورد قانزاز دەکات. دەبێ بیر لەوە بکەینەوە ئەم پرۆسەیە تورکیا و هاوڵاتی تورکی و حکومەتی تورکی ئەگەر بێت و ژیرانە و دووربینانە بیر بکەنەوە قانزاز دەکەن. یعنی ئەم پرۆسەیە بۆ پیاوە عاقڵەکانی هەردوولا بە ژیرانە بیر بکەنەوە قازانجێکی گەورە و استراتیژیە بۆ هەردوولا. باشە ڕۆژاوی کوردستانیش و هەرێمی کوردستان قازانج دەکەن بە کورتی بێ سپاس دەکەین. خۆی بەتەکید ئەگەر بە ئەم کێشەیە ینی خۆ دەزانین ئەم شەڕی پەکەکەی لەگە کوردستانی تورکیا لە ساڵانی ڕابردوو کاریگەری زۆر نەرێنی هەبوو لەسەر هەرێمی کوردستان و تورکیا بۆ بیانەوە هاتوۆتە ناو خاکی کوردستانەوە وڵاتی ئێمە بۆتە مەیدانی شەڕ و درۆنەکانی تورکیا و ئەمەمان لەبیرە ڕۆژانەکە کە تووشمان بۆتەوە. بەتەکید ئێمە لەم مەترسیانە و لەم تەداخولاتانە ڕزگارمان دەبێ و منەتی حکوومەتی عێراقی و کۆمەلگای نێودەوڵەتی هەڵناگرین کە نە ئەوان تەداخول دەکەن بۆ کشانەوەی تورکیاوە نە بۆ خۆمان دەتوانین بەتوبرین تورکیا بکشێنەوە و بەنسبەت ڕۆژئاواشەوە ینی خۆ بۆ خۆ دەگە تێبینیت کردبێت تەنها ناکۆچی پەیەدەی لە کوردستانی ڕۆژئاوا تەنە لەگە حکوومەتی سووریا نییە، ینی حکوومەتی تورکیا لەسەر خەتا بۆ ئەوەی ئەگەر بێت و هەر هەنگاوێک لە ئەم ناوچانە بندرێ لەوانەیە ئەمنیەتی حکوومەتی تورکیا بخاتە مەترسیەوە. چارەسەرکردنی کێشەی کوردە کوردستانی باکوور بە دڵنیاییەوە کاریگەری ئیجابی دەبێت لەسەر کوردستانی ڕۆژئاوا و ئەمە دەبێتە دڵفراوانیەک بۆی کە پەکەکە ئەم هروژمەی لەسەر کوردستانی ڕۆژئاوایە کەمی کاتەوە و ئەمە دەبێتە هاندانێک بۆی کە حکوومەتی سووریاش بتوانێت پەنجەی نەرمتر بکە لەگەڵ قەزەی کورد و لەگەڵ کوردەکان لە کوردستانی ڕۆژئاوا. بەڵێ سوپاس دەکەین دکتۆر کامەران بابانزادە سەرۆکی ڕێکخراوی بوار بۆ چالاکی ڕووناکبیری کە لە ڕانیەوە لەگەڵ مامۆی مادومان کردی. سوپاسی ئامادەبوون دەکەین. سوپاس بەوەی بینەرانی بڕێ، سوپاس باوکارانم، خواتان لەگەڵ.